ئەمناوم سەدری شەخصە حەسەنە لە حاجیاوەمە چەند ساڵە کار و پیشەی من هەر ئەو ئیشانە بووە مەسەلەم جلە کۆن و قوماش و ئەو شتانە دەفرۆشم هەر چێشی بێنن لێرە دەیفرۆشمە من ماشەتی ژیانمی پێ پەیدا دەکەم وەڵا تقریبەن 10 ساڵ 15 ساڵە و ئیشەی دەکەمە من تەمەنم 22 ساڵ بوو کە پیاوەکەم ئەمرێ خۆی کرد تا ئێستا منداڵانەمەوە لە ماڵان ئیشم کردووە و لە خەستەخانە و تقریبەن 10 ساڵ لە خەستەخانە ئیشم کرد ئێستاش پاش ئەو ساڵی هاتوومە لێرەکانە لەو دوکانانە ئیش دەکەم و مەعیشەتی ماڵ و منداڵمی پێ دەردێنم و 3 کوڕ و 4 کچم هەیە مەقسەد کوڕەکانم سەمون دەفرۆشن وەڵا نە معاشمان هەیە نە هیچ نە بە خۆم نە بە منداڵم هیچمان معاش خۆر نینە دوکانیان لێ تێکدام وەڵی لەبەر بێپارەی دوکانیان نەدامێت دوکانێکمە بوو بەخوا بەقە 4 دوکانان لە خوارە لێیان تێکدام لەبەر بێپارەیش بەڕاستی دوکانیان نەدامێ پارەم نەبوو وەڵا ئەحوە نبینی ئارەقەم لێرە سۆڕێتەوە وەڵا ئاوامە جستانە لەبەر سەرمایە و هاوینانیش لەبەر گەرمایە هیچ ژیانێکم نییە بەڕاستی نەوەڵە ژیانی من بەس کوێرەوەریە لەوە تای هەمە بەس لە کوێرەوەری دامە نە معاشێکتە بێ و نە شتێکتە بێ دی خۆشیە و ژیانەی چێ بە قوربان وەڵا بەیانیا سەعات حەوت دێم هەتا سەعات 11 12 لێرەمە دوای دەڕۆمەوە نە بەخوا بازان ئێستا لە سپینەوە لێرەکانەوە بای هەزاری تەبعم فرۆشتووە ئێدەوەرە ژیانی پێ بەرەسەرە کرێ خانی بدە کرێ ئاوێ بدە کرێ کارەبای بدە کرێ مۆلی دەی بدە ئەیکەی ئەوە ژیانە بە قوربان هەر ئیلا خێرخوازانە گەر یارمەتیاندام دەنا حکومەت یارمەتی نەداوم ئەی شایچم بۆ حکومەتەی بێ ئەگە دەسەڵاتی نەبێ فەقیرێک یارمەتی فەقیرێکی بدە ئەی هەژارێکی بدە ئەی حکومەت بابی میلەت نییە ئەی خەڵک ناڵێ ئەوە بابی میلەتە ئەی نابێ یارمەتی فەقیرێکی بدە خۆ ئێستاکانە ئەگەر بێت و پارەی خۆیان بدەنە فەقیر و فەقاراتی وەڵا بەسەریان زیادە